نەخۆشی ڕێگەی نەدا زاوە جوانە مەرگەکە قەفەسی زێڕین ببینێت. هەمیشە نزای ئەوە دەکەین خوایە لە بەڵای نائاگا و نەخۆشی و دەرد لامان بدەیت کەچیەوەتە ئەم تازە زاوایە لە ڕۆژی ئاهەنگەکەیدا بردیانە نەخۆشخانە و ئیتر نەگەڕایەوە. ئەمە چیرۆکی میهران هەرکی تەمەن 25 ساڵە کە خەڵکی قەزای ئاکرەیە ئەو دەستگیراندار بوو. ڕۆژی چواردەی مانگی نوێی ئەم ساڵ بە حەسرەتەوە ئامادەکاری بۆ ئاهەنگەکەی دەکرد و هەمووان دڵخۆش و شاد بوون کە دوو دڵی لاو بە یەک دەگەن. هەموو شتەکان ئاسایی بوون تا ئەو کاتەی لە ناو ئاهەنگەکەدا دۆخی تەندروستی میهرانی زاوا تێک دەچێت و دەڵێت قاچەکانم کار ناکەن. لەوێدا هەمووان سەریان دەسوڕمێت چۆن و بۆ ئەمە ڕوویدا. دوای گەیاندنی بە نەخۆشخانە ئیتر میهران چاوەکانی نەکردەوە و بێهۆش بوو. کەوتە بوژانەوەی دڵ و ماوەی نزیکەی 2 مانگ چارەسەری پزیشکی وەردەگرت. من قسەم لەگەڵ شەهرام هەرکی برای میهران کرد. دوای سەرخۆشی و داوای سەبووری بۆیان وتی ئەو دۆخەی براکەم کە هەیبوو گرفتی دەمارەکان بووە. پێشووتر هیچ نیشانەیەکی نەبوو تا ئێمە بزانین وە تەواو تەندروست بووە. دەوترێ لە 3000 مرۆڤ یەک مرۆڤ دووچاری ئەم نەخۆشیە دەبێت. دیارە ئەمەش میهرانەکەی ئێمە بووە. براکەی بە دەنگە پڕخەمەکەی وتی ئێمە خۆشی و شادیمان لێبووە بەشین و بۆ هەمیشە دڵ بخەمماینەوە. بەڵام شوکرین بە تاقیکردنەوەی خوددا. خوایە ئەم دەرد و ناخۆشیە بەسەر کەس نێت.